ئێمە وەکو گروپێکی خۆبەخشی شاری کەلار بە هاوکاری لەگەڵ شارەکانی تری کوردستان دەستماندا بە کۆکردنەوەی کۆمەک بۆ زیان لێکەوتوانی زەمین لەرزەکەی سەرپێڵی زەها و دەوروبەری. لە ماوەی 4 ڕۆژدا ئێمە لە کەلار بەردەوام بووین، نزیکەی 7 کامیۆن شتمان کۆ کردەوە، لەگەڵ کونسڵی ئێرەیە ڕێککەوتین، لەگەڵ شارەکانی تریشا بە هەمان شێوە هەمووی کۆکراوەتەوە. ئیمڕۆ ئەوەتا بەڕێکەوین بەرەو ئەودی و یعنی ئەڕۆینە سەرپێڵ و بۆ شارداری ئەو شوێنانە. خۆشحاڵین بە ئامادەبوونتان. ئێمەش وەکو خەڵکی قەڵاتزێ و ڕانیە و دەفەری ڕاپەڕین، ئێمەش شان بەشانی برایانمان لە گەرمیان لە سلێمانی هەستاین بە هەستکردنمان بە بەرپرسیارەتی و بەوەی کە ئەو بوو مەلەزەیە کە لە شاری کرماشان و سەرپولی زەها ڕوویدا کە زەرر زیانێکی بە برایانمان گەیاند. ئێمەش کەمپینێکمان ڕاگەیان لە شاری قەڵاتزێ لە 15 تا 20 مانگ بەردەوام بوو. خۆشبەختانە خەڵکێکی باش بەدەم ئەم کەمپینەوە هات و بە گروتینێکەوە هاوکاریکمان کۆ کردوتەوە. ئەمڕۆ شان بەشانی برایانمان لە گەرمیان و لە سلێمانی ئامادەین هەمومان بەیەکەوە بە یەک قافڵە کۆمەچەکانمان ئاودی بکەین بگات بەدەستی برایانمان لە سەرپولی زاها و لە کرماشان. هەمومان بەرەو مەرزی پەیرۆزخان بڕۆین و بەو هیواین بگەینە هەموو ئەو ئازیزانە و ئەو کۆمەکانەی کە لەلایەن خەڵکی کوردستانەوە کۆکراوەتەوە بە ئەمانەتەوە بیگەێنینە دەستی ئەو کەسانەی پێویستیانە و سوپاس بۆ هەموو ئەو کەسانەی هاوکار بوون لەم هەڵمەتەیە، سوپاس بۆ دڵسۆزی و خەمخۆری خەڵکی کوردستان. ئێمە ڕێکخراوی لاوانی سۆشیال دیموکراتی کورد ئەمڕۆ گەشتینە شاری شارۆچکەی کەلار. کەمپینێکمان ڕاگەیاندم ڕۆژی شەمە بۆ ماوەی 4 ڕۆژ. سەرکەوتووی کەمپینەکەمان کۆتایی هاژمارێکی زۆر لە کەلوپەل و بڕێشی زۆر لە مادیمان پێگەیشتووە. سافی ڕێکخراوەکەمان خۆبەخشانە ئەم ئیشەی کردووە و ئەمەوێت سپاسی تایبەتی خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد کەم کە بەڕێزیان 5 ملیۆناریان بەخشی بە کەمپینەکە، هەروەها بەڕێز لاوشەق جەنگی کە بەڕێزیشان 3 ملیۆنیان بەخشی، هاونیشتیمانیانیش نزیکەی 1,30,000، هەروەها بڕێکی نزیکەی 10 تەن بۆ 15 تەن کەلوپەلمان بەدەست گەیشتووە کە ئەمەش خەمخۆری هاونیشتیمانیان و ئەو کەسایەتە بەڕێزانەیە کە بۆ لێقەوماوانی بوومەلەرزەکەی کرماشان.